بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان لە بەرنامەیەکی دیکە بە خزمەتتان گەشتوونەتەوە دەمانوێت قسە و باسکەین لەسەر پەیوەندی نێوان دین و سیاست ئەم بابەتە کە زوو سەرهەڵداتەوە هەم لە سۆشیال میدیاکاندا و هەم بەتایبەت لەسەر زۆر جار کە هەم پرسە دەوروژێنێ لەسەر ئاستی کۆمەلگاکە بەتایبەتی ئەم پرسەیدی دەبێتە باس و خواست بەتایبەتی لە ئێستاشدا کە جارێکی دیکە لە سەراستی هەرێمی کوردستان ئەم پرسە وروژێنراوە بزانین ئایا پەیوەندی نێوان ئاینی پیرۆزی ئیسلام بە سیاستەوە چییە؟ بۆچی هەر کاتێک کە زانایانی ئاینی بێن باز لە حکومڕانی بکەنیدی دەڵێن نابێت ئاین دەست وەرداتە ناو کایە حکومڕانی و سیاستەوە. لەسەر ئەم پرسە کۆمەڵێک میوانی عزیزم هەیە ئەوانیش بەڕێزان مامۆستا ئەحمەدی قامیشی وەروە بەڕێز مامۆستا ئەحمەدی پۆشینی وەروە بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی لە سۆرانەوە میوانم دەبن بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا گیان بەخێر بن. زۆر سپاسان دەکەین. سپاس بۆ ئێوەش. مامۆستا مەروان گیان بەخێر بێت. زۆر سپاس دەستان خۆجۆ سەڵاو و ڕۆژێحتەرام بۆ مامۆستایانی بەڕێزم. زۆر سپاس بۆ تۆش. مامۆستا ئەحمەد لە جەنابتەوە دەست پێ بکەم. دەمەوێت بزانم ئایا سەرچاوەی ئاینی پیرۆزی ئیسلام لەو ڕۆژەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وحی بۆ هاتووەتە خوارەوە خاڵی بووە لە کای سیاسی و سیاست یاخود نا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی مەهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و لەسەر یاران و شوێنکەوتوانی تا دەگاتە سەر خۆمان. جارە پێشم شتێک دەبێت بزانین تۆ مەبەست کە دەڵێی سیاست مەبەست چییە سیاست؟ ئەگەر سیاست پێناسە ڕاستەقینەکەی واتە هوەری بەڕێوەبردن مشور خواردن خەمخۆری و مشور خواردن و بەڕێوەبردننی خەڵک و خاک وڵات ئەمە معنا ڕاستەقینەکەیەتی ئەمەیان ئەوە بەشێکە لە ئیسلام بەشێکە لە ئیسلام بەشێکە لە دینداریمان بەڵام ئەگەر مەبەست پێ ئەوەی ئێستا کە دەکرێت فرت و فێڵ و درۆ دەلەسە و خۆڵ بڕین و خەڵک دۆشین و فرۆشتن و ئەمانە ئەمە ئیسلام دژی ئەوەیە بۆیە بە معنا ڕاستەقینەکەی کەوە بە معنای مشر خواردن و هوەری بەڕێوەبردن بێت ئەمە بۆ خۆی ئیسلام بەشێکە لە ئیسلام و بەشێکی پێویستیشە. ئێمە هەر قسەیەک دەیکەین لە خۆمانەوە قسە ناکەین ئەمە پێناسەکەی و بگەڕێنەوە بۆ قاموسەکان تەماشاکان خوێندەوارەکان. پاشان کاتێک کە باسی سیاست دەکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کانە بەنو ئیسرائیل تەسووسهم ئەو یەسووسهم ئەنبیاؤهم. بەنو ئیسرائیلەکان پێغەمبەرانیان بەڕێوەیان دەبردن و سیاسەتیان دەکردن و خەمیان دەخواردن. لەوانەیە ئەگەر بژڵێ جا ئەم فەرمودەی ئیمامی بوخاری ڕیوایەت کردووە صحیحە. ئەگەر بژڵێ باشە کاکە جا ئەوان قەومێکە بوون و بەنو ئیسرائیل بوون ئەی ئێمە بەنو الئەکراد و کوردی موسڵمانین دەڵێن کاکەجان ئێمەژەوە تا خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشق و پێشەوامانە مەردی مەیدان و میحرابیش بووە و زانایانیش کە جێداری پێغەمبەرن صلی الله عليه وسلم زانانی ڕەسەن و ڕاستەقینە ئەوانش بەڕاستی دەبێ کەم و زۆر بە شوێن پێغەمبەر بڕۆن صلی الله عليه وسلم. بۆیە مەسەلەی سیاسەتی شەرعی نەک سیاسەتی فرت و فێڵ بەشێکە لە ئیسلام هەر کەسێکیش ئەو قسەی قەناعەت پێ ناکە. ئێمە کتێبی گەورەمان هەیە کتێبی الأحكام السلطانية للماوردي بابی خوێندنەوە و هەروەها چەندین کتێبی السياسة الشرعية لإصلاح الراعي والرعية شيخ الإسلام ابن تيمية با ئەو کتێبانە تەماشاکەن بۆ ئەوەی بۆ سەلماندنی قسەکانی خۆمان. ئەنجار ئەوانش کە دەوترێت چکە بەڕاستی وڵات بەڕێوە ناسیوانە بێ بەڵگەی مێژوویشمانە ئەمە بەڵگەی قورئان و سنت بەڵگەی مێژوویش ئەم ئیسلامەی ئێمە نێزیکەی 1300 ساڵ حکمی کردووە مەگەر ئەو حکومە هەر بە موعجزە سەر قەبران بووە نا ئەو حکومە تەماشاکە 30 ساڵ ئەوەکو دەڵێ عیار 24 بوو ئەو جار دووە ئەمەویەکان ئەو جار عەباسیەکان مامۆستا ببوورە ئەگەر عوسمانیەکان باست لەوە کرد ئەگەر بۆ نمونە ئەگەر دین ئەگەر سیاسەتێکی ڕاست و پاک بێ بەشێکە لە دین ئەگەر غەڵەت بوو دین تەداخولەکە بۆ ڕاستکردنەوەی ئێمە دەبێ ئەوە لێردا پرسیارەکە زۆر جوانە. ئێمە ئێستا بەرنامەیەک هەیە ئەلمانیەکان کە بە زۆر دەیانێ بەسەرماندا پێ و سەپاندوشیانە فەصل الدین عن السلطة ئەوەی کە ئەوانەی کە دەڵێن بابەجان تۆ بۆ خۆت نوێژ و ڕۆژی خۆ بکەوە قچی بەسەرەوە دانیشە و بۆ سەری خۆت دێشێنی ئەمە تەطبیقکردنی بەرنامەی ئەوانە لە مەزگەوت تا تەسبیحاتی خۆت بکە و بەڵام ئەم دینە بۆچی هاتووە؟ دین هاتووە بۆ ڕێخستنی ژین. ئێمە دەبێ دین دنیامان بە دین چاکەین نەوەک دین لە ژین جوداکەین. یعنی ئەم دینە بۆی هاتووە دنیای پێچاکەین.
دەبێ ئێمە ڕێکی کەینەوە دین کە دەڵێن ئەم دینە هاتوو یعنی عەدالەت دین دژایەتی گەندەڵی دەکات دژایەتی خیانەت دەکات دژایەتی درۆ دەکات یعنی ئێمە بۆچی ئێمە بەغەڵەت بۆ ئەم دینەوە هاتووە بۆی ژیانیمێنی پێچاک بێ باشە ئەی بۆ ئەم دینە بەکارنێنین ئێستا کات خۆی عەرەبەکان بەکاریان هێنا حکمینەوەی دنیایان کرد دوای ئەوان تورکەکان بەکاریان هێنا حکمی نیوەی دنیایان کرد با ئێمەش یعنی وەکو کورد با تاقیکەینەوە ئەوە تا 30 ساڵە لەوەتەوە زیاتر لە 100 ساڵە عەلمانی حکم دەکاوە تا کورد هیچ ناوبانجی نەما لە کاتێکدا ئێمە یعنی با بۆ خۆمان ئەو دینە بەکاربێنین بۆ بەرژەوەندی میلەت یعنی ئەوەکو ئەوە نا خەڵکێک بۆ بەناوی دینەوە بازرگانی دەکاوە چۆن بەناوی کورداتی و بازرگانی کراوە ئەوە لەگەڵەوە نین بەڵام با ئێمە دینە ڕاستەقینە بەکاربێنین کوردی موسڵمانین با دەوڵەتی کوردیمان هەبێ حکمی کوردیمان هەبێ بەڵام با قورئان سەرچاوەی سەرەکی بێ ئەمە زۆر مهمە نەک ئێمە دژایەتی بکرێیان جیا بکرێتەوە پیرۆزە و بەلای دانەچی و ینی ئەم دینە بۆیە هاتووە ئیش پێ بکرێ ئەم قورئانە بۆ مردووان نەهاتووە لیونذیرە حەیەن قورئان و سنت ئەو کەس ئەوانەش کە دەڵێن وڵات دین مەسەلەی پسپۆڕی جیایە ئێستا با مامۆستا لە بواری خۆیەوە ئیش بکە هەر کەسە لە بواری خۆی مەسەلەی پسپۆڕی جیایە بەڵام ئەوانەی کەوا دەڵێن مەسەلەن دین جیایە لە ژین بەڕاستی ئەوە تا دینی ژینی بێدینمان بینی ئەم هەموو گەندەڵستانە ئەم هەموو کشتن و قەیرانە ئەم هەموو شتانەی بە چاوی خۆمان دەیبینین بۆیە بەڕاستی ئەوانەش کە دەڵێن دەبێت دین جیاکەینەوە ئەی چی دەڵێن بە شۆڕشەکەی شێخ مەحموودی حەفید بە شێخ ئەحمەدی بارزانی بە عەبدولسەلام بارزانی بە قازی محەممەد بە مامۆستا مەلا عوسمانی هەڵەبجا کە ئەوانە بەحری عیلم بوون کە ئەوانە شۆڕژگێڕ بوون کە ئەوانە کورد بوون کە ئەوانە سەرکردە بوون ئەی چی بە ئەوانە دەڵێن چۆن جوابی ئەوانە زۆر باشە مامۆستا ئەحمەد زۆر سپاس بۆ دەرفەتە بۆچی زەرەری کەسێکی ئاینی چییە ئەگەر لەناو سیاسەتا بێ واتە ئەگەر سیاسیەک بەرگێشی ئاینی لەبەرابێت چه زیانێکەدا لە سیاست ئەی ئەگەر بەبێ ئاین بێ کەسێکی سیاسی ئاینی لێدا ماڵڕێی چی تیامێنێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان من سەرەتا سپاسی خوا دەکەم کە دەرفەتی پێداین لەو بەرنامەدا و لە ڕێگەی کەناڵی ئێوەوە بتوانین بەردێ بخینە سەر مەڵۆیەک لەم بوارەدا بۆ خزمەتی هەم دینمان هەم ژینمان و بۆ کۆمەلگاکەمان خاڵێکی تر من دەمەوێ بەر لە هەموو شتێک داوای لێبوردن لە خوا و لە خەڵکی شکین کە لە بەرامبەر هەر کەم و کوڕیەکدا کە ئێمە وەکو زانایان بەڕاستی ئەبێ ئەلیعتراف بالخەطیئەتی فەزیلەت ئێمە بەڕاستی لەو مەیدانەدا من وەکو خۆم داوای لێبوردن لە خوا دەکەم لە خەڵکی دەکەم لەبێت هەز دەکەم کەم و کوڕیمان زۆرە و وەکو دەڵێ لە نەبوونی ئێمەدا ئەڵێ کە کەس نەبوو ڕەجەب سەرپاڵەیە لە نەبوونی ئێمەدا خەڵکانێک دیێن بە جەریئانە جورئەت ئەکەن وە قسە لەسەر ئەوە دەکەن کە ئەڵێن ئەبێ دین لە سیاست جاکرێتەوە و سیاست لە دین جاکرێتەوە و ئەم مەوزوعە زۆر حەساسە وا بە جەریئانە بیڵێن و شانازیشی پێوە بکەن و من وای بۆ دەچم پێگەی سیاسەتی شەرعی لە تەرازوی شەریعەتدا لە قورئان و فەرموودە و سنەت و سیرەتی پێغەمبەردا وەکو ڕۆح وایە بۆ جەستە وەکو سەر وایە بۆ لاشە وەکو دڵ وایە بۆ جەستە ئەم سێشتە ئەگە لە جەستەی جیا بکەیتەوە جەستەیەک ڕۆحەکەی لێ دەربێنی دڵەکەی لێ دەربێنی سەرەکە سەر لە لاشەی مرۆڤ بکەیتەوانێ ئەو لاشەیە چی احتیبارێکی پێ دەکرێت بۆ گەن دەبێت بۆیە دڵنیا بن و من هەموو جەماوەری مسلمان لەوە دڵنیا بکەمەوە ئەوە کە ئەوان قسەی لێ دەکەن دەڵێن دەبێت سیاست لە ئیسلام جیا بکەینەوانێ مەبەستیان ئەوەیە ڕۆحی ئیسلام دەربێنین و سەری ئیسلام لە لاشەی جیا بکەینەوە و دڵ و جەرگ و هەناوی دەربێنین وەکو تێرەکەی مەلای مەشهور لێ بکەن وەختی خۆی دەڵێن لەغلەقێکی هەبووە کلکی قرتاندووە و توێتی قاچی درێژە قاچی قرتاندووە دەندووکی قرتاندووە باڵەکانی قرتاندووە دایناوتی ئێستا تەریکی معقولە ئەمەیش کە ئێسەکانەیە هەر کەسێک ئەوەی کە لە ئەلفوبێی ئیسلام شارەزا بێ بەس لە ئەلفوبێ نایبێت جورئەتی ئەوە بکات بڵێ ئەبێت ئیسلام و سیاست لێک جیا بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر هەر کەسێک ئەمە بڵێت وەک ئەوە وایە جارەکان بچینەوە سەر قسەکەی جەنابەت ینی بۆچی ئەگەر کەسێک دیندار بێ مسلمان بێ ئەهلی تەقوا و خواناسی بێ با سیاست نەکات و وڵات بەڕێوە نەبات و دەستی لە جوونەکانی ژیاندا نەبێت و چاکسازی و پاکسازی ئەو بابەتەن نەکا ئەمە جارەکانە
لە دووسێ ڕۆ زۆر هەڵەیە. یەکەم ئەمەی کە ئەو جۆرە کەسانە هەموو شتێک بۆ خۆیان بە حەڵال دەزانن بەڵام بۆ خەڵکی بە حرام دەزانن، ئەمە بانێک و دوو هەوە. ینی کەسێک یان چەند کەسانێک خۆی نوێش بکات ڕۆژوو بگرێ مسلمان بێ بەڵام لە هەمان کاتدا خۆشی سیاست کات و لە ناو حیزبێکی ئەلمانیشدا بێ، ئەمە بە حەڵال بزانێ. بەڵام کەسێکی تر کە لە دەرەوەی حیزبی ئەلمانی بێ و لە ناو پێگەیەکی خۆیدا جایان سەر بە لایانی ئیسلامی بیان بەسەر بەلایانی ئیسلامی نەبێ، سیاست کات و لەو بوارە کارکات و بێوێ سیاستە چەوتەکان و هەڵەکان و پۆخڵەواتەکانی سیاست بژارکە و چاکی کا و باشی کات و خەڵک ڕاستە ڕێکە بۆ خەڵکی تر بە حرامی بزانێ. ئەمە لە ڕاستیا بانێکە و دوو هەوە الحلال حلال للجميع والحرام حرام للجميع. ئەنجا دوای ئەوە من پێم وایە ئەگەر بێت و ئەو کەسانە کە وای بۆ دەچن دەڵێن با ئێمە خەڵکی نوێژنەکەر و خوانە ناس و بێدین و مولحیدەکان و ئەتایستەکان ئەمانە هەموو شتە گرنگەکانی ژیان و کۆمەگە هەموو بەڕێوە بەرن، بەڵام با مسلمان تەنها لە مزگەوت نوێژی خۆی بکە و ڕۆژی خۆی بگرێت و چێتە سەر قەبران و ناوی منداڵ بێت و ئەم بابەتانە. ئەمە وەک ئەوە وایە بەس بە پشیلە پسپێری، یعنی تۆ بێ هەموو شتە مهمە گەورەکانی ژیان بسپێری بە خەڵکانی بێدین، بەڵام کۆم خەڵکی دینداری لێ دوور خەیتەوانێ، ئەمە گەورەترین مەترسیە. لە ڕوویەکی ترەوە هەر کەسێک بڵێ بە ئیسلام لە سیاست جدا بکەینەوانێ لێکی دابڕین، ئەمە وەک ئەوە وایە ڕێک بێنیتی نیوەی ئیسلام، یعنی ئەگەر ئیسلام کەی بە سێ بەشەوە ڕێک بڵێی بەشێک لە ئیسلام هەمووی مەحتەل دەکەم، هەمووی لا دەبم. خوای گەورەش هەڕەشە لەو کەسانە دەکات، دەفەرمێ ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. یعنی ئێمە لانی کەم 500 ئاەتمان هەیە لە قورئاندا کە باسی ئەحکامی شەرعیەکات، کە باسی بەڕێوەبردننی وڵات دەکات، کە باسی ئەحکامەکانەکە. ئەحکامەکانە بێ چێ جێبەجێ بکات؟ دەوڵەت جێبەجێیەکات. دەوڵەت دەبێت چ بکات؟ دەبێت سیاست بکات. سیاست یعنی چی؟ یعنی بەڕێوەبردننی وڵات و ڕێکسازی و چاکسازی ژیانی خەڵکەکە. معنایەوەتانێ ئالێرە ئەو کەسەی کە ئەڵێ ئەبێ ئیسلام لە سیاست جیاکرێتەوانێ مەبەست ئەوەیە ڕۆحی ئیسلام نەزۆک بکەن و سەرچاوە ڕەسەنەکانی ئیسلام پەراوێز بخەن و بە هەمان شێوە خۆشیان لە قسەکانی خۆیان ئەگەر بیر بکەنەوانێ خۆیان بە درۆ بخەنەوانێت. چۆن؟ بۆ نمونە ئێمە حەچی شۆڕشەکانی کورد ئەجارەکانە باسی وڵاتە عەرەبیەکان و تورکەکان و فارسەکان و ئەمانە ناکەین، بەس باسی مێژووی کورد کەین. یعنی دەبێ بڵێن قازی محەممەد کە مەلایەک بووە، کە زانایەکی ئەهلی قورئان و مەلا مستەفای بارزانی خۆی مەلا نەبووە، سیاسەتی نەکردووە. یعنی ئەگەر ئەو هەموو خەڵکانێکی ئێستا ناو ئەحزاب ئەلمانیەکاندان ئەوانە زۆربیان ئەهلی مزگەوت و نوێژ جمع و جەماعەت و حەج و عەمرە و قوربانی ئەم بابەتانە ساوان زیاتر مەبەستیان حیزبی ئیسلامی بێ. ئایا ئەمەش بابەتەکە جیاکاتەوە؟ عەرزت کەم فەرق ناکات. تۆ کە وتت یعنی مسلمان، یعنی ئەو مسلمانە کە باوەڕی بەخوا هەیە، باوەڕی بە مەلایکەت هەیە، باوەڕی بە قیامەت هەیە، باوەڕی بە چاکە و خراپە هەیە، جا مهمەوەی مسلمانە ئەوەی کە لە ناو ئەحزاب ئەلمانیەکانە خۆیان بە کافر دەزانن، نوێژ ناکەن، ڕۆژوو ناگرن، سیاست ناکەن، مەلای ئاینی تێدایە. ئایا ئەوانە خۆیان بە کافر دەزانن؟ ئایا سیاست ناکەن؟ ئایا کۆبوونەوەی حیزبی ناکەن؟ ئایا ئابوونە نادەن؟ ئایا هەمویان پەیڕۆ پۆگرامی حیزبەکانیان جێبەجێ ناکەن؟ كل حزب بما لديهم فرحون. مەبەستم ئەوەیە، یعنی ئینسان دەبێت قسەیە بکات واقعی بێ. تۆ کەواتە لەلایەکەوانێ ئاەتەکانی قورئان معناتەنە دەبێ بڵیان باوەڕم پێینێ، یان ئەگە باوەڕت پێێتی چۆن 500-600 ئاەتی قورئان کە باسی ئەحکام و سیاست و سوڵتە دەکا ڕای دەگری. دوای ئەوە 13% حکمی مسلمانان لە دەوڵەتی مەدینەوە حتاکوێ ساڵی 1924 کە مەلەتاتورک دەوڵەتی ئیسلامی ڕوخاندووە، ئەم 13% مسلمانان حکمیان کردو و سیاستیان کردووە. معناتەنە تو ئەمە هەموو ڕەفز دەکەی. ئەم هەموو کەڵەزانایی ئێستا و هەموو مێژووی کورد لە شێخ مەحموودەوانێ، لە مەلا مستەفاوە، لە قازی محەممەدەوە، لە شێخ سەعیدی پیرانەوە، لە شێخ مەحموودەوە، لەو هەموو زانانەی ئێستش کە سیاستیان کردو دەبێ ئەمە هەموو غەڵەت بن. یعنی دەبێ بڵێ قورئان غەڵەت بووە، حەدیث غەڵەت بووە، سیرە و سونە، مێژووی مسلمانان، مێژووی کورد، ئەم هەمووی پڕ بووە لە سیاستیش، هەمووی سیاست بوو. بڵێ ئەگەر تۆ ئەمە هەموو بە هەڵە ئەزانی معناتەن دەبێت لە سفر دەست بکەیتەوە. زۆر باشە مامۆستاگیان. مامۆستا مەران دێمە لای جەنابەت، زۆر سپاس بۆ دەرفەتە دووبارە. دەمەوێت ئەم پرسیارە بە تایبەتی ڕاستی جەنابەت بکەم. جەنابەت پلەت ئەندامی سەرکردایەتی
کۆمەڵی دادگەری واتە حزبێکی ئیسلامیە لە هەرێمی کوردستان کە زیاتر تاانەکە بەرامبەر بە حزب ئیسلامیەکانەوە لە هەمان کاتا پەرلەمانتار بووی لە خولی پێشووی پەرلەماندا من دەمەوێت بزانم ئایا دەکرێت ئەوەی کە دەچێتە ناو حکومڕانی و سیاستەوە دەبێ ئاینی نەبێ یا با لە تۆ بپرسم ئێوە چه زیانێکتان لە حکومڕانی و لە سیاست داوە کە بە بەرگێکی ئاینی یاخۆت لە ناو حزبێکی ئیسلامی وەچوونەتە و شوێنانی کە شوێنی بڕیار ناوەندی بڕیاردان و یاسا دەرکردن و حکومڕانی هەرێمی کوردستان بووە. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم دەرفەتە و سەڵاو و ڕێزی تایبەتم بۆ هەردوو مامۆستای بەڕێز و خۆشەویست. ئەگەر بوار بە و برای خۆت بدەین پێم خۆشە بەوە دەست پێ بکەم ئەو پرسیارە لە خۆم و لە سەرجەم ئەوانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن ئەوانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن ئایا ئیسلام کە خوای پەروەردگار ناردوویەتی بۆ حکومڕانی ناردووە یان بۆ توقوس و شەعائیر و نوێژ و ڕۆژوو و عیلاقەی بە حکومڕانیدا نەبووە. طبەنەوەی کە بڵێتن وەڵا پەیوەست بە حکومڕانی نییە و ئیسلام بۆی نەهاتوە کە حکم بکاتن علامەتی گەورە لەسەر خۆی دروستەکە کە لە دین دەچێتە دەرەوە ینی مانای موسڵمانیەتەکەی نامێنێ وەکو جەنابی مامۆستایان باسی کرد 13 سەدە ئیسلام حکمی کردووە جا ئەو هەموو ئاەتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی کردوون لە عەدالەت لە شوڕا لە دادپەروەری لە قیساس و لە جەنگ و جیهاد لە هەموو ئەوانە پێویستی بە چ دەکات ئەگە بڵێ ئیسلام بۆ هات و حکومکا کە ئەسڵەکەی وایە ئەو حکومە بە چ دەکرێتن بە سیاست دەکرێتن خۆی سیاست وەکو جەنابی مامۆستایان باسییان کرد ئەوەیە کە بەڕێوەبردننی دەوڵەتە ڕێخستنی ئوموری خەڵکە ئەو جا مەسلەی ئێمە کە حزبێکی ئیسلامیمان ڕاگەیاندووە و حزبی ئیسلامی دیشەن لە وڵاتاندا بەڕاستی ئێمە خۆمان بە میراتگری پێغەمبەر دەزانین عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سیاسەتی کردووە ئوموری خەڵکی جێبەجێ کردووە سیاست خۆشگوزەرانی هێنانە بۆ خەڵکو و ئەو جا ڕێخستنی ناو دەوڵەتە ئەو جا ڕێخستنی عیلاقاتی دەولیە ئەو جا دادپەروەریکردن لە نێوان خەڵک و جەماوەردە کاکە جەلالجان ئەمە قەناعەتم وایە کەسێک کە بەڕاستی لە ئیسلام حاڵی بێتن نابێتە ئەندام لە حیزبێکی عەلمانی بەتایبەتی لە جلوبەرگێکی ئیسلامیدا بەڵام کاتێک کە تۆ لە جلوبەرگێکی ئیسلامیدا لە جلوبەرگێکی مەلایەتیدا بە خۆت ڕەوا دەبینی وەکو مامۆستایانی بەڕێزم باسییان کرد کە ببیە ئەندام لە حیزبێکی عەلمانی و ئیشی بۆ بکەیوە پروپاگەندەی بۆ بکەیوە بە ئارەزوویوان قسە بکەی ڕێ بە خۆت مەدە باسی شتێک بکەیت کە بۆ خۆت پێچەوانەی ئەو منهەجەیە کە لەسەری پێچەوانەی ئەو منهەجەیە کە مەسەلەی سیاست لە ئیسلامدا ئێمە بەڕاستی کە هاتوین کە لە حیزبێکی ئیسلامی کار دەکەین سیاست بە بەشێکی دینداری خۆمان دەزانین نەک بە بەشێک تەواوکەری دینداریەکەمانە لەبەرەوە بەڕاستی سیاست لە کاری ئیسلامی بێنیە دەرەوە سیاست لە دینداری بێنیە دەرەوە مانایەک نامێنێتن لە بۆ دینداری موسڵمانیەتی زانایان قسەیەکی جوان دەکەن کاک جەلالجان دەفەرمون سیاست بە شمولیەکەی خۆی لەگەڵ شمولیەتی ئیسلامدا تێکەڵکێش کراوە و هەموو جومگەکانی ئیسلام بە سیاست بەڕێوە دەچێتن ئەسڵەن جارێ دەبێ ئێمە هەڵوەستە بکەین ئەو کەلیمەی ئیسلامی سیاسی لە دوایین یعنی کۆتایی سەدەی بیستەم و لە سەرەتای سەدەی بیست و یەکەم برەوی پێدرا بە تایبەتی بۆ لێدانی حەرەکاتی ئیسلامی بۆ لێدانی ڕێکخراوە ئیسلامیەکان بۆ لێدانی ئەو گروپانەی کە کار دەکەن بۆ جێڕانەوەی حکمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و بە تایبەتیش ئەمریکا لە پێش هەموو ئەو وڵاتانە کاری لەسەر ئەو دەستەواژێ و ئەو مستەڵەحە کرد بۆی کە حەرەکاتی ئیسلامی پێ ناشرین بکاتن و ئەو شتە خراپانەی کە بۆ خۆیان ڕەوازیان پێدەدا بۆ خۆیان دروستیان دەکرد بڵێن کاکەوە ئیسلامی سیاسی و ئیسلامی توندڕە و ئیسلام دەنایەک ئیسلامە و هەموو ببوورە من دەمەوێت بزانم کەواتە ئەم حزبە ئیسلامیانە یا ئێوە ئیسلامی چەند لە تمەیەکتان لە حکومداری هەرێمی کوردستان داوە لە سیاستمەداری حکوومەتی هەرێمی کوردستان داوە یا بەگشتی و سیاستەیە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە باتەنات تەسکیشی نەکەمەوە لەناو حکوومەتی هەرێمە کە ئێستا باوەڕیان وایە بەشێک باوەڕیان وایە دەبێ ئاین لە سیاست و حکوومەت جیا بکرێتەوە کە تەنانەت زۆر باشکرا لە مەجلیس لەسەر شاشەکان دەڵێن دەبێ ئاین و دەوڵەت یا ئاین و حکوومەت لە یەک جیا بکرێتەوە. کاک جەلالجان ئێمە ئەوە 30 ساڵە ئەو نەک بە قسە بە عەمەلی بینیومانە خۆ ئێوان ئەو 30 ساڵە چێ وڵاتە بەڕێوە دەبا ئەو دوو حیزبە عەلمانیان کە لە کوردستان دەسەڵاتیان هەیە یخۆ بە خۆیان قیادەکانیان شانازی بەوە دەکەن کە ئاینیان دابڕیوە لە هەموو جومگەکانی ئەو وڵاتە و بۆ خۆیان ملتەزم نین بۆ خۆیان نوێشکەر نین و بۆ خۆیان ئیلتیزامیان بە حەڵاڵ و حەرامەوە نییە یعنی بەڵام تەماشەکە ئەو وڵاتیان بە چ ئاقارێک دابردووە
وەرە لە ڕووی اقتصادەوە تەماشەکە، لە ڕووی سیاستەوە تەماشەکە، لە ڕووی کوردایەتیەوە تەماشەکە، لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە تەماشەیکە. یعنی ئەو وڵاتیان والێ کردو بەڕاستی کەس نایناسێتەوە، ئەو میلەتە کەس ناناسێتەوە. ئەو جا بەڕاستی ئەرچی ئێمەی مسلمانە، ئەرچی حیزبە ئیسلامیەکانە، یعنی ئەو خەڵکە هوشیار بکەنەوە و بیجێڕنەوە سەر ئەسڵی سیاست و دینداریەکی ڕاستەقینە و ئەرچی ئێمێ بەڕاستی ڕوبەڕووی ئەو گەندەڵی و ئەو خراپە و خراپەکاریە بستینەوە و پێیان بڵین کە ئێوە بە هەڵەداچوون و غەڵەت دەکەن کە مسلمان والێ حاڵی بکەن کە ئەوەی کە مسلمان بێنابێ عیلاقەی لە سیاست بێتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە نافەرمێ ئەددین و ئەنەسیحە 3 جاران. ئامۆژگاری واتە دڵسۆزی لە چی؟ لەوەی کە دەبێت کاتێک کە دەسەڵاتدارێک غەڵەت دەکا هەڵە دەکا لە ڕێی پێغەمبەر لا دەدا عەلەیهی سەڵات وسەلام، لە ڕێی خوا لا دەدا، دەبێت بیهینەوە سەرخەت. عەزیزەکەی خۆم، ئێمە بەڕاستی کاتێک کە لە حکومڕانیش بەشدار بووین، لە پەرلەمانیش بووین، یاوە لە حکومەتیش بەشدار بووین، وەزیرمان هەبووە، بڕۆ تەماشای کە بە شاهێدی هەموو ئەو خەڵکەی کە لە کوردستان ژیاوە پاکترین و چاکترین و حتا بە شاهێدی جێگری سەرۆکی حکومەت چاکترین و باشترین وەزیری کۆمەڵی ئیسلامی بووە و ئیسلامیەکان بوون، پاک بوون، مەلەفی گەندەڵیان نەبووە. ئێمە دەڵێن کاتێک کە ئیسلام بەشێکی نەگۆڕە لەگەڵ سیاست و دینداریەکەی، بەڕاستی بۆ ئەومانە کاتێک کە وەزیرێک لەوێن دەرەبێت دزی نەکاتن، پەرلەمانتارێک غەش نەکاتن، فێڵ نەکاتن، یاسایەک دەرنەکاتن بۆی کە عاقبەت ئەو خەڵکە بەرەو هەڵدێر بباتن. و کاتێک کە سەرۆکی حکومەت بیتن دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵک دانەگری سەرۆت و سامانی خەڵک بۆ ئەو خەڵکە بێتن. سیاست بە مانای خۆشگوزەرانی هێنانە بۆ خەڵک، بە مانای سەرپەرشتیکردنی خەڵکە، بە مانای ئەوەیە کە بەڕاستی بێ لە هەموو کایەکانی ژیان خەڵک بەختەوەرکەی دەنام مەبەستەوە بێتن وەکو جەنابی مامۆستایان فەرمیان. سیاسەتەکە بە مانای فێڵ و دزی و جەردەی و ئەوە بێتن، کاکە ئێمەش دزیە و سیاسەتین، بەڵام ئەوەی کە دەڵێتن وەڵا سیاست با لە دین جیاکەینەوە، ئەتۆ لەگەڵ حیزبێکی ئەلمانی کار دەکەی کە ئەو سیاسەتە درۆی نەپەی ڕەو دەکات، چۆن ڕێت بەخۆ دەدەی؟ زۆر باشە مامۆستا، دێمەوە لا هەتەچمەوە لای مامۆستا ئەحمەد. مامۆستا دەمەوێت بزانم واتە لە سەردەمی حکومڕانی ئیسلامدا یەکەم دەوڵەتی ئیسلامی کە بنیاد نراوە تا ئەو کاتێک کە حکومڕانی عوسمانیەکانیش هەبووە لە ناوچەکەیە کە حکومێکی ئیسلامی بووە، ئایا ئەو سیاسەتە یا ئەو ئاینی کە تێکەڵ بە سیاست بووە چۆن بووە؟ من دەمەوێت ئەمە بەرجەستە بکرێت، تەنها لە ناو قسەیەکانە بووە بڵێ گیانەکراوەتەوە و تێکەڵ بووە، لەوەی کە خەڵکێک بزانێ بۆیە ئەم حکومڕانی سەرکەوتوو بووە، بۆیە توانیوێتی نسبەی عەدالەت جێبەجێ بکرێت بەهۆی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بووە. چۆن دەمانوێت نمونەیەکی جوان لەم حکومڕانی جیاوازانە بێنینەوە بۆ خەڵکی لەوەی کە بزانن بەڵە حکومڕانیشی عادل بەبێ تێکەڵی ئاینی پیرۆزی ئیسلام نابێت. بەڵێ پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە ئەمە دووبارە کەمەوە کە جیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەمە لە دوای نەمانی دەسەڵاتی ئیسلامی عوسمانیەکانەوە، یعنی ئەمڕۆنی ئەم قسەیە فەصل الدین عن السوڵتە، ئەمە نارانی ئومەتی ئیسلامی دایانناوە بۆی کەوا بۆ خۆیان وڵات بەڕێوە بەرن و مسلمانان بخەون. ئەمە یەک. دوو، کە تۆ گرێجی بە سیاست نەدەی وەکو ئەربەکان دەڵێ، ئەوە سیاسیەک دێتە سەر حکوم گرنگی بە دینەکەی تۆ نادا، حیساب بۆ تۆ ناکەوەکو ئێستا ئێمە لە وەزعانەدا کە دەبینین. ئەمە دوو. سێ، کە دەژڵێن با دین جیابێ لە دەوڵەت و لە ژین، تەنها مەبەستیان دینی ئیسلامە، نەک دینەکانی کە ئاساییە. بەڵگەشت چییە؟ دەوڵەتی ڤاتیکان، ئەوە هەموو خەڵک دەزانێ دەوڵەتێکیە بەسیە لەبەرێ مەسیحیە، ئەوە دەوڵەتە و سەر بەخۆیە و کەسیش ناڵێ ئەمە نابێ، ئەمە دینیە نابێ. هەر دینێکرا دەگەینی ئاساییە، هەر دینێش کە بێ بەس ئیسلام نەبێت. بۆچی بەز ئیسلام؟ ئەخر ئەمە ئەوان چۆن چ زەرە دینی؟ ئەگەر ئەمان نانەوێت عەدالەتی ئیسلام هەبێت، ئەگەر خۆر هەڵات یعنی ئەوە تاریکایی لێ بڕوە، ئەنجا ئەوان بە تۆڵە ئەمان بە شەڕ بە کۆنەقین دەکرێت، ئەمان تۆڵی خۆیان دەکەنەوە، چکە لە کاتێکدا ئەم ئیسلامە حکمی زۆرینی وڵاتی کردووە. ئەنجا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزشت، یعنی ئەوانەی کە دەژڵێن بە ئەم دینە جیابێ لە ژین و ئەمانە، یەک پرسیاران لێ بکەین، بڵێن ئایا ئەم قورئانە نوقسانەیاننا؟ طبعا ئەوی دەڵێن نا. باش، کە نوقسان نییە، خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي. مادام قرآن تماما، قرآن والسنة همان دڵێن تەواوە، دەی مادام وایە ئەگەر تەواو بێ دەبێ هەموو بوارەکانی ژیانی تیا بێ، یان دەبێ نوقسان بێ نەعوذ بالله، کە نوقسانە دیارە ئەوە مادام ئەو لای تێدانیە نوقسانە نەعوذ بالله، یان دەبێت تەواو بێ، کە تەواو بێ دەبێ هەموو بوارەکانی تیا بێ.
فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم لبروا يعني قرآن باس هەموو دەکاو بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر سێری مێژووی شارستانێتی ئیسلام بکەین مێمە شانازیەکەن بە مێژووی ڕابردووی خۆمانەوە یعنی وەکو باسمان کرد لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مەردی مەیدان و میحراب و هەمووی بووە لە دەرەوەش ئەو جار بۆ نمونە ئیمامی عومەر پێ دوای ئەو وڵاتەی بەڕێوە بردووە هەروە بە شێوەیەکی عەشوایی نە دیوانەکانی داناوە مەسەلەن کوشتن ئێستا وەزارەتی سەربازی جیاوازە ئابووری دارایی جیاوازە ئیمامی عومەر ئەو کات پێیان گوتە دیوانی عەسکەری هەبووە دیوانی سیاسی هەبووە دیوانی مالیە هەبووە هەموو دیوان بووە با خوێندەوارەکانم دەزانن خۆشتەوە نەبوو وڵا ئاوا وڵاتیان بەڕێوە بردووە یعنی ئێمە کە دەڵێن ئێمە ناڵێن با کاکە مامۆستا بچێ مەلا بچێ حیزبەتی بکە سیاست بکە ئێمە دەڵێن کارکەسە لە بواری پسپۆڕی خۆیدا بەڵام سیاسەتی شەرعی ڕاستەقینە بەشێکە لە دینی ئێمە با مامۆستا لە بواری خۆیەوە ئیش بکە من ئێستا لە بواری عەسکەری و ئەلکترۆنی و کارەبایەتەوە معلوماتم کەمە نازانم کە ئیش بکەم تیا سەرکەوتو نابم بەڵام لە بواری خۆمدا لە چوارچێوەی شەریعەتی دینی خۆمدا قسە لەسەر هەموو پرسەکان دەکەم قسە لەسەر هەموو پرسەکانی وڵات دەبێ بکەم مامۆستای ئاینی بەڵام لە بواری خۆیدا لە هەموو بوارەکاندا مەبەست ئەوە نیە بڵێ وەڵام جا ئێمە ئەگەر سەیری شارستانیەتی ئیسلامی بکەین 1300 ساڵ 13 سەدە حکمی کردووە هەر لە سەردەمی ئیمامی عومەرەوە هەتا دەگاتە دەوڵەتی ئەمەویەکان دەوڵەتی عەباسیەکان دەوڵەتی عوسمانیەکان یعنی ئەگەر تەماشاکەین چۆن لە بواری پسپۆڕیەوە لە بواری پێشکەوتنەوە لە بواری یعنی دەوڵەتداریەوە یعنی ئەوە هەر بۆ خۆی ئەو مێژۆ بەسەکە دوژمنان شایەتیان بۆ داوێشێکی وەکو ویل دۆڕاند مێژونووسێکی ئەمریکیە دەڵێ یعنی شارستانیەتی ئیسلامی گەورەترین و پێشکەوتوترین شارستانیەتە کە لە کاتی شەڕش دەحس بۆ دژمنەکانی وتوێتی یان مسلمان یان جزێ یان کوشتن بەڵام خەڵکەکانی گەوتویان یان کوشتن یان تەسلیم بوون یعنی ناران شایەتیان بۆ داوە کە ئەم ئیسلامە یعنی تەماشاکە لە دنیادا ئەمە شریعەتی ڕۆمانی هەبووە سینیە هەبووە ئەم هەموو شریعەتە کاتی خۆی بە ئاگر و ئاسن چەسپێنراون هیچیان نەمان بە شریعەتی ئیسلام هەتا ئێستاش ماوە ئیسلام کە ئێستا ئیسلام هیچ قووەتی نییە بۆ خۆشتان زان کە ئینسان قووەتی نەبوو قیمەتی نییە ئێستا لە ڕووی زانستی و لە ڕووی عیلمیەوە ناتوانین ڕەخنە لە قورئان بگرن لە سونەتەکان بگرن لەم ئیسلامە بگرن بەڵام چونکە ئەمڕۆ ئیسلام دەسەڵاتی نییە ئەوە تا ئەوان هێرش دەکەن لە هەموو ڕایەکەوە دژایەتیمان دەکەن قسە بە ئیسلام دەڵێن بۆوان ئازادیە بەڵام بۆ ئێمە قسەیە بکەین دەڵەمە تۆندڕەوە و تیرۆریستە و کۆنەپەرستان لەبەرەوە بە ئەوانە سەیری مێژووی ئیسلام کەن سەیری شارستانەتی ئیسلام کەن مێژووی ینی ئێمە کە شانازی دەکەین 1300 ساڵ کەم نییە ئەم زۆرینەی دنیایان بەڕێوە بردووە بەداخەوە ئێستا لەم 100 ساڵەی دواییدا لە دوای ڕوخانی عوسمانیەکان یعنی بەڕاستی ئەم وڵاتانە بوون بە کارەسات و مەرگەسات ئەوەش کە دەڵێن مافی مرۆڤ و ئەوانە تەنها بۆ خۆیانە ئەوە تا ئەوان ئەوەی کە ئێستا دەکرێت حتا ئەو تونند و تیژانش کە دەکرێت دەستی ئەوانە و هەندێکشی کاردانەوەیە بۆیە ئێمە هەم لە ڕووی قورئانەوە هەم لە ڕووی سونەتەوە و هەم لە ڕووی شارستانیەتی ئیسلامیەوە کە 13 سەدەیە شانازی دەکەین بە هەموو جۆرێکەوە پسپۆڕەکانیان جیا کردوێتەوە و قایدی عسکەری ئیشی عسکەری کردووەکو خالیدی کوڕوەلید و هەموو ئەو پیاوانە و ئەوانەی کەوا زانایەکان بەجیا ئیشی زانستی خۆیان کردووە هەموو لە بوارە پسپۆڕی خۆیاندا ئیشی خۆیان کردووە بەڵام سەرچاوەی دەستور یاسادانان قورئان و سونەت بوو. زۆر باشەوە سەگەن دەستەکانت خۆش بێ مامۆستا دەمەوێت بزانم چیان لە سیاسەتێکی ئیسلامیانەی جوان ئاوێتە بوو باینی پیرۆزی ئیسلام بینیوە لە حکومڕانی هەرێمی کوردستاندا ئێستەوە تینیان بۆ هاتوو دەیانەوێ ئاین لە سیاست و لە حکومداری جیا بکەنەوە و ئەم دروشمانە ئێستا بەرزەکەنەوە. بەڵێ من جارێ حەزەکەم ئەوە بەڕێستان و جەماوەریش بڵێم کە دڵنیا بن ئەمە جەنگێکی دەرونیە کە لەگەڵ مسلمانانی دەکەن و جەنگێکی دەرونیە بەو معنایی کە دەیانەوێت فشار خەرە سەر ئیسلام و مسلمانان و خەڵکی دڵسۆس بۆ پەردەپۆشکردنی ئەو هەموو گەندەڵی و دزی و خورافیات و شتانی کە خۆیان لە بنباڵی سیاسەتدا ئەنجامیەدەن و خەڵکانێکی چاک و پاک کە بیانەوە بێنە پێشەوە بنە بڕی گەندەڵی بکەن و چاکسازی و پاکسازی و ڕێکوپێکی بکەن چکم ئەگەر خەڵکی چاک و پاک بێتە پێشەوە ئەوان زەرمەند دەبن دزیان نامێنێ ڕێگەی خراپەکاریان نامێنێ ئەو کاتە کە وەکو دەڵێ ڕۆژ هەڵهات تاریچەکان باوی نامێنێ ئەمە 30 ساڵە خۆ حکومی سیاسەتەکانی ئیسلامیانە نەبووە ڕاوەستە خۆ مەسەلەکە ئەوە نییە کە
بەرگری لە ئەوە بکەن کە تۆ ئایا تۆ دەیتە سەر حکم یان نەسەر حکم. ئەسڵی مەوزوعەکە ڕێگێکی قوڵی هەیە کە هەر ئەسڵان دژایەتیکردنی ئەسڵی ئیسلامە، نەک ئەوەی کە تۆ لەوانەیە لە خاڵیشانە نەبێت و بیریشان نەبێتەکەوا بە پەلەپەل تۆ بێی بەر لە ژەقاچیوان ڕاکێشی. ئەمە بە نەچنە ئەو مۆزوع ئەوە شتێکی دیکەیە. بەڵام من ئالێرا ئەمەوێ شتێکی زۆر ڕوون بڵێم، من دەڵێم با هەر کەسێک کە ئەو بانگەشەیە دەکات یان هەر لایەن و تەیارێک ئەو بانگەشەیە دەکات با جەریئانە بێتە پێشەوە بڵێت با دەستی حیزب لە حکومەت بین نەدەرێ، با دزی و گەندەڵی و ئەم بابەتانە لە حکومەت جیا بکەین نەک دین. ئەنجا جارەکانە ئەوەش بدەن ئایا پێگەی دین لەناو حکومەتدا چەندێکە؟ ئایا دین ئەوەنە یعنی باڵا دەستە مسلمان و نە باڵا دەستە کە ئێسەکانی ئەوە ببێتە جێگای ئەوەی کە ئەوان سام و هەیبەتی لێ بکەن و بڵێن وڵا دەبێت جیا بکرێتەوانێت. دوای ئەوە ئەگەر دەڵێن سیاست خراپە خۆیان بۆ دەیکەن کاتە خۆیان خراپن. ئەگەر سیاست شتێکی پیسە و بۆگەنە و خراپە بۆ خۆیان حتاوەکو تا بنەژویان تێدا غەرق بۆ شانازیشی پێوە دەکەن دەڵێن ئەمە سیاسین و مەکتەبی سیاسیان هەیە بابەتانە. یعنی ئەگەر خراپە بۆچی دێن دژایەتیەکەن؟ مەلاکانیشیان هەر سیاسەتەکەن. یعنی مەبەستەکە ئەوەیە ئەگەر سیاست حرامە، چەپەڵە، بۆگەنە، پیسە، خراپە بۆ خۆیان دەیکەن. ئەمە بەشێکی دوو. ئەوە من پێم وایە دەبێت دەستی حیزب، دەستی گەندەڵکاران، دەستی خراپە لە ناو حکومەت و لە ناو جەرگی وڵاتی مەزلومی کوردستانی خۆمانە بنەبەر بکرێت و جیا بکرێتەوانێ، نەک دینێکی پاک و جوان قورئان و حەدیث کە هەمووی ڕێنماییە بۆ خەڵک. ئەمە لایەکەی تر ئەبێ ئێمە زۆر بەباشی لەوە حاڵی بین کە ئیسلام سیاسەتی ئیسلام چۆنە، سیاسەتی شەرعی ئیسلام چۆنە. یعنی ئێمە کە ئاڵێن ئەبێ ئیسلام لەگەڵ سیاسەتدا یەک بێت و یەک شتە و وەکو ئاو هەوا وایە وەکو ئۆکسجین وایە بۆ ئینسان، وەکو ماسی لە ئاو دەریبێنی دەخنکێ مسلمانی لەگەر بێت و لە سیاسەتەکەی لێ دەرێنی لە دینەکەی، ئەوە دینەکەیت خنکاندووە، مسلمانەکەت خنکاندووە، سەر لە لاشەی کردوتەوانێ. چۆن؟ ئیسلام لەسەر سێ تەوەری سەرەکی کار دەکات. ئەوە قورئان، ینی وەرە هەمومان خۆمە ئەمە شتێک نییە بڵێن قسەی منە، یعنی وەرە دیراسی قورئان دەکەین. قورئان لەسەر سێ تەوەری سەرەکی هەموو ئیسلام دابەشە بێ بەسەر ئەم سێ بوارە. هەموو ئیسلام بواری جیهانبینی و ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ کە ئەمە پانتایەکی تەواوی هەیە لە ناو دینی ئیسلامدا، هیچ کەسێ ناتوانێت حاشای لێ بکە. یعنی ئەوەی کە تۆزێ شارەزایی لە ئیسلام هەبێ ئەزانێت کە ئیسلام یعنی ئەبێ بزانی چۆن تەماشای خوا دەکەی، چۆن تەماشای خۆتەکەی، چۆن تەماشای بوون دەکەی، جیهانبینی مسلمان چۆنە، عەقیدە و بیر و باوەڕ چۆندا، تەوحیدت یەکتاپەرستیت، ئەم بوار کە پێوتر بواری عەقیدە، جیهانبینی و عەقیدە و بیر و باوەڕ. ئەمە بەشێکی سەرەکیە لە دینەکەی ئێمە بەردی بناغی دینەکەمانە. دوو بەشی دووهەم لە ئیسلامە پێوترێ عیبادەت و ئەخلاق. ئەو هەموو عیبادەتە جوانەی کە دانراوە، ئەو هەموو ئەخلاق جوانەی کە دانراوە، دەڵێ خەڵک مەکوژن، دزی مەکەن، غەدر مەکەن، غەژ مەکەن، بە وەفابن، لەگەڵ دایک و باوکتان چاک بن، خێنە لە وڵات و نیشتیمانەکەتان مەکەن، نیشتیمان پەروەرە بن، دەست پاک بن، داوێن پاک بن، ئەو ئیلە ئاخری. ئەو عیبادەتەن لەگەڵ ئەخلاقە کە تۆ درەختی ئیمانت چان دەبێ بەری هەبێ، بەرەکەشی چییە؟ ئەو ئەخلاقە جوانانەیە کە سەرچاوەکەی لە چی وەگرێ؟ لە تەسەوراتەوە. تەسەوراتە دەبێتە تەسەڕوفات، عەقیدەکەتە دەبێتە عەمەلی ساڵح. بەشی سێهەممان لە ئیسلاما چییە؟ معاملات و ئەحکامی شەرعیە. ئەو هەموو ئاەتانەی کەوا لە ئیسلامە هەن، لە قورئانە هەن، لە ناو سورەت و سنەتی پێغەمبەردا هەیە کە باز لە ئەحکامەکات. ئەم ئەحکامانە پێوترێ سیاسەتی ئیسلامی، سیاسەتی شەرعی لە ئیسلامدا. ئەنجا بۆ جێبەجێکردنی ئەم ئەحکامانە، بۆ پارێزگاریکردن لە عەقیدەکە، بۆ پارێزگاریکردن لە ئەخلاقەکە، لە کیان و بوون و وجودی مسلمانان و خاکیان، ناموسیان، بۆ پارێزگاریکردن وەکو پێوترێت لە مەقاسیدی شەریعە، لە عەقلیان، لە دینیان، لە ناموسیان، لە خوێنیان، لە خێزانیان، لە خاکیان، لە ژێرزەوی و لە سەرزەویان، لە حتا لە ئاسمانیان کە خەڵک دەڵێ ئاسمانی وڵاتەکەم، لە خاکەکەی و لە خەڵکەکەی، لە هەر هەمووی مە پێوترێ مەقاسیدی شەریعە. ئەم مەقاسیدی شەریعەیە بە سێ شت ئیسلام دەیپارێزێ. یەکەم کە پێوترێ سڵتەی تەشریعی، زۆر بەخێرایی مامۆستا، ئەمە زۆر بەسەرعی بەدباسەکەم. سڵتەی تەشریعی یعنی یەکێکم بۆ بێنن لە زانایانی ئیسلام لە مێژووی مسلمانان کە
1300 ساڵ حکمیان کردووە بزانە مسلمانێک ئیماندارێک قازیەک مفتیەک حکمڕانێکی مسلمانان هاتووەتی ئەم شتان لێک جیاب بکەنەوەی و لە ئیسلامە نییە و حرامە و خراپە سڵتەی تەشریعی ینی مسلمانان کە ئەم تەشریعە سەرچاوەکەی لە خواوەیە و لە قورئانە و لە حەدیثەوەیە ئەمە پێوترێت سڵتەی تەشریعی و شریعەتەکەی ئێمە ئاوایە دووهام کە پێوترێت سڵتەی تەنفیزی کە حکوومەتێکە هەموو شتەکانی تەوزیف کردووە لە ئەلفەوە هەتایە کە لە شریعەتی ئیسلامە ئاڵێگەر حتا حکوومەتێکی زاڵم هەبێ باشترێکە لێ کە پاشاگردانی بێ یعنی بێ حکومەتی هەر نییە یعنی ئەگە سێ مسلمان نەشونەکەنمەیەکی سەرکردیان بێ ئەبێ شوڕا هەبێ بێ دادگەری هەبێ کەواتەمە حکومە ئەمە سڵتەی تەنفیزیە لە ناو جەرگەی ئیسلام ئەمە هەڵقوڵاوە و کەس ناتوانێت حاشای لێ بکە سێهەم پێوترێت سڵتەی قەزایی دادوەری ئەم سیانە هەموو ئیسلام لەم سێبوارە و لە سێوارەکەی ترەکە بۆ ماسکردی کۆ ئەبێتەوانە ئیتر چۆن ئینسانێکی مسلمان متقی ئەهلی قورئان ئەهلی حەق ڕووی بێ جورئەت کا بڵێ دین لە سیاست جا بکەینەوە من دەڵێم نەخێر وەرن حیزبایەتی صرف تعصب دەمارگیری دزی گەندەڵی ئەمانە لە دەوڵەت و لە حکومەت و لە پەرلەمان دوورخانەوانێ زۆر باشە ماوەستەکان خۆش ماوە سامران دێم وەلای جەنابەت بابەتێک هەیە جیاواز لەوەی کە ئێستا دەڵێن دەبێت دین و دەوڵەت یا دین لە حکوومەت و حکمڕانی جا بکرێت و حەقی چییە بە سیاستەوە لەم ڕۆژانە گوێم لە لێدوانی وەزیری ئەوقاف بوو کە باسی لەوە کرد پێویستە حزبە ئیسلامیەکان با بڕۆنەوە بارەگەکانی خۆیان بانگەشە بۆ خۆیان بکەن نێنە ناو مزگەوتەکانەوە واتە لێرەشا خەریکە مزگەوتەکان لە دەستی خەڵکی لە چوارچەوەی حزبی ئیسلامیشا دەبێ وەربگرنەوە من دەمەوێت ڕای جەنابەت لەسەر ئەمە بزانم لەو لاوە دەیەوێ تەداخلی سیاسەتی نەکەی لەم لاشەوە دەیەوێ مزگەوتەکان لێ وەرگێتەوە ئەمە چییە چی دەگوزارێت چیان دەوێت لە ئەسڵا لە حزبە ئیسلامیەکان و لە خەڵکی مسلمان بەگشتی کاک جەلالجیان ئەوەی کە نامۆ بێ بە مزگەوتەکان بەڕاستی ئەلمانیەکانن ناکرێ کابرای مسلمان و کابرای ئیسلامی نامۆ بێ بە مزگەوتەوە چکە مزگەوت شوێنی ئێمەیە شوێنی عیبادەت و خواپەرستیە و ئەوەی کە مزگەوتی بەکارهێنابێ بۆ حیزبایەتی ئەلمانیەکانن بەتایبەتی لەو سنوورەی ئێمە زۆر بە ڕاشکاوانە زۆر بە ئەتوانم بڵێم بێپەردە مزگەوتەکان بۆ مەرامی حیزبایەتی خۆیان بەکاردێنن و ئەو مەلایانەی کە حیزبین کە کۆمەڵە خەڵکێکێ مەلاش نییە سیفەتی مەلایەتیشی نییە نەخوێندەوارە کردویانە بە ئیمام و خەتیب بەس لەبەرەوەی کە لە حیزبەکەی خۆیانە کاکە جەلالجیان وەڵام من یەک شت دەڵێم کاک جەلالجیان ئەوانەی کە دەڵێن حیزبە ئیسلامیەکان با زەرێکی حیزبە ئیسلامیەکانم پێ بڵێن لە وڵاتی ئێمە ئەمە زۆر بە توانم بڵێم بەدادگەرانە ینی ملمان لە داوەمویەک باریکترە بابێن بڵێن کاکە ئەو حیزبە ئیسلامیانەی کە لە کوردستاندا ئەوە 30 ساڵە ئیش دەکەین یەک زەرەرم پێ بڵێن کە بەو وڵاتەمان گەیان بێ یەک خیانەتم پێ بڵێن کە بەو وڵاتەمان گەیان بێ یەک وڵاتمان پێ بڵێن ینی وڵاتێکمان هێنابێتە سەر ئەو وڵاتی خۆمان و خەڵکی میلەتی خۆمانمان پێ قەتڵ و عام کردبێتن ئەوجا بابین مووقیفی حیزبە ئیسلامیەکان بەرامبەر بەو هەموو بێڕێزیانەی کە کراون بە میلەتی ئێمە بە پیرۆزیەکانی ئێمە حیزبە ئیسلامیەکان بەدەنگ هاتوون بەڵام ئەو یەکێتی زانایانەی کە ئەمڕۆ ڕێ بەخۆ دەداتن کە قسە بە حیزبە ئیسلامیەکان دەڵێ و دەڵێ سیاست لە دین جیا بکرێتەوە پارەکە لە یادی مەولودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێڕێزی بە پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەڵات وسەلام سەرۆکی فەڕەنسا بێڕێزی بە پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەسڵەن نەک مووقیفیان نەبووە چونکە حیزبەکەیان ڕێگای پێنەدان حیزبەکەیان ڕازی نەبوون ئەوجا پەرلەمانتارەکانیان هەیە هەر سێ فراکسیۆنەکەیان چون بۆ سەفارەتی فەڕەنسا پشتگیری ئەو بێڕێزیانیان کرد ئەو میلەتەی ئێمە نابێ هەندە ساکار بێ شتانیان لەبیر بچێتەوە بەڕاستی ئێمە پێگەی خەڵکە بڵێ پێگەی دینیش لە ناو حیزبە ئەلمانیەکان بەس بۆ ڕووکەشکردنی جوانی خۆیانە دەنا نەک باوەڕیان بە دین نییە باوەڕیان بە سیاسەتی ئیسلامیش نییە و باوەڕیان بەوەش نییە کە بەڕاستی دادپەروەریەکە بێتن وەکو مامەستانی بەڕێزم باسییان کرد خوازیارم کە ئەوانەی کە لە ناو حیزبە ئەلمانیەکان بۆ خۆیان دەڵێن مەلاوە جلوبەرجی مەلایەتیان دەبەردایە باڕێ لەو فەسادی و لەو خراپە و خراپەکاری و لەو گەندەڵی و لەو دزی و لەو هەموو شتانە بگرن کە بە نەسی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا حەرامن کە دەیکەن لەبەرەوەی بەڕاستی ئێمە هەموو شوێنێک بە شوێنی کاری سیاسی خۆمان دەزانین و هەموو شوێنێک بە شوێنی کاری بانگەوازی خۆمان دەزانین و ئەو سیاسەتەی کە ئێمەشی دەیڵێن سیاسەتێک نییە پێچەوانە بێ لەگەڵ دینی خۆمان ئێمە چمان بەو خەڵکە گوتۆ کاکە جەلالجیان بەو خەڵکە دەڵێ کاکە دزی مەکە مەشروب مەخۆوە یەکتر مەکوژن خراپە
خراپە و خراپەکاری مەکەن دەستی هاوکاری بۆ یەکتر درێژ بکەن تەماشای و ڕێکخراوە ئیسلامیانی خۆمان بکەن چیان کردووە لە وڵاتی لە غەیری چاکە ئەوەی کە ئەوان بابەکەیان کوشتەمە منداڵەکە یەتیمەکانمان بەخێو کردوون ئەوەی کە ئەوان بەناحەق لە سجنیان کردووە موچەمان بۆ بڕیونەوە ئەوەی کە ئەوان جاپێداوەرە هەرچی خراپێکیان کردووە لە مقابل چاکەمان لەگەڵ ئەو خانەوادانە کردووە لەبەرەوە بەڕاستی مزگەوت شوێنێکی پیرۆزە شوێنی عیبادەتە بەڵام شوێنی ئەوەش نییە بڵێ بۆوان دەرگەی لەسەر پشت بێت و بۆ خەڵکی ئیسلامی قاچاق بیان هەر مامۆستایەکی ئاینی کاتێک کە شریعەتی ئیسلام و دینداری موسڵمانێتێکی وەکو ڕاستەقینە وەکو خۆی باز دەکاتن فەوڕەن ئەمری فەسلی بۆ دەدەن وەڵا سیاست دەکاتن ئێمە بە بەڵگە و مستەمسە کاک جەلەل لە لامانەوەکو مەڵبەند لە سۆران لەو مزگەوتانەی ئەو دەڤەری ئێمە زۆر بەڕاشکاوانە سیاسەتێکی ئەلمانی تێدا پەیڕەو دەکرێت لە بەشێک لە مزگەوتەکان و مەلاکانی بەشێک لە مزگەوتەکان سەر بە حیزبێکی ئەلمانین و ئەسڵەن شەهادەی مەلایەتیشیان نێ بەڵام لەبەرەوەی سەر بەخۆیانن و بەشێکی لەو مامۆستایانش کە هەڵگری شەهادەی ماجستێر و دکتۆراشن لە مزگەوتەکانیان دەرکردوون لەبەرەوەی لەو حیزبە ئەلمانیەی خۆیان نین ئەمن خوازیارم ئەوانە وەکو کوردەواری خۆمان دەڵێ دەومان نەکەنەوە شتمان زۆر پێ لە سەریان لەبەرەوە بەڕاستی سیاسەتی شەرعی ڕاستەقینە وەکو ئەوەی کە 1300 ساڵ حکومڕانی ئەو وڵاتی کردووە حتا کافر و بێدینەکانیش لە ژێر سێبەری ئەو سیاسەتە شەرعیە ئیسراحەتیان کرد بوو حتا حیواناتیش ئیسراحەتیان کرد بوو کاکە ئەمڕۆکە لە ڕێی یان لە چوارچێوەی ئەو 30 ساڵەی حکومڕانی ئەلمانیەت کاکە وڵی خەڵکەکە کوردایەتەکەشی لە بەرچاو کەتووە خەڵکەکە پەشیمانە لەو شۆڕشەی کە کردوویشتی زۆر باشەمەوە سادوانی پرسیارم کۆمنتی جەنابەت بزانم لەسەر ئەوەی کە یەکەمەن بزانم ئەرکی حزبە ئیسلامیەکان لە ئێستایا چۆنە چکە بەشێک لە ئامانجەکە حزبە ئیسلامیەکانن و جەنابیشت بەرپرسێکی باڵایشی لە حزبە ئیسلامیەکانی دەمەوێت بزانم ئەرکی یاسەی حزبە ئیسلامیەکان لەم بارودۆخە لەم هەڵمەتانەدا دەبێت چی بێت و چی بکەن وڵات دەبێ یەکەم شت حیزبە ئیسلامیەکان خۆیان بە بەدیلی ئەحزابی ئەلمانی بزانن و ئەو جا دەبێ ئەو هەنگاوانەی کە پێویستەکەن دەسەڵات بگرینە دەست لەو وڵاتی خۆمان دەبێ بیگرینە بەر و دەبێ قەناعەت بەو خەڵکو و جەماوەرە بکەین کە ئەو 30 ساڵەی کە حیزبە ئەلمانیەکان تێیدا دەسەڵاتدار بوون شکستیان هێناوە و وڵاتیان بەرەو 1001 قەیران بردووە و داهاتی خەڵکیان بۆ خۆیان قۆرق کردووە بۆ بنەماڵی خۆیان بۆ خزموکەسەکانی خۆیان کاکە جەلال هیچ نەماوە کە نەیبن لە وڵاتە بەخوا سامانی سەر زەوی و ژێر زەریان سەر زەوی و ژێر زەویمان تاڵان کردووە ووای لێ هاتووە ئەو کوڕ و خزمانەیان کە پێڕانەگەیون کە کۆمپانیایەکیان بەناو بکەن سەرانە لە ئەو سیارانە وەردەگرن کە لە حدودەکان ئیش دەکەن دەدەنە ئەوانە لەبەرەوە بەڕاستی دەبێ ئێمە ئەحزابی ئیسلامی جارێ لە مابەینی خۆماندا تۆکمەتر بین چاکتر بین و ئاگامان لە یەکتر بێتن و تەواوکەری پرۆژەی سیاسی یەکتر بین لەم کوردستانە و هەوڵیش دەین بەڕاستی ئەو خەڵکە ئاشکەینەوە و ئەو خەڵکەی کە قەناعەتی وایە کە ئەم ساڵانە ئەو وڵاتە بەرەو هەڵدێر ڕۆیشتووە دڵسۆزی خەڵکە ئیسلامیەکان لەبەر چاو بێ و ئێمەش بەڕاستی دەبێ هەوڵ دەین کادیری لێهاتوو پەروەردەکەین بۆی کەسبینێکە حکومڕانیمان کەوتە دەست ئەو هەموو گەندەڵکاری و خراپە و خراپەکاریە کەوان کردویانە ئێمە ئیسلاحیکەین و خەڵکەکە بەرەو ئاقارێکی ئەمان ببین بۆی کە هەم دنیایان هەبێت و هەم دوا ڕۆژیشیان هەبێت. زۆر باشە مامۆستا سپاس دەکەم مامۆستا ئەحمەد دوایین کۆمنتت بە تایبەتی دەمەوێت بزانم ئەرکی مامۆستایانی ئاینی کە ئیدی خۆت دەزانی بەرپرسیارەتێکی قورسی گەیاندنی ئاینیان لەسەر شانە و تا چەند داریکیشیانە بەڕاستی سیاست کە مامۆستای ئاینی بەڵێ ئەگەر کورتی کەیتەوە هەر زۆر بە کورتی جاران خەڵکی عوام بەوە چاواشە دەکرا کە قسەیەکی جوانیان دەکرد بەڵام بۆ مەبەستی خراپ کەلیمەت و حەقی یوراد و بها الباطل دایانگوت ئیسلام پاکە خاوێنە قورئان گەورەیە بانێک باتێکەڵی هیچ نەبێ داینە لە ماڵەتۆ نوێژی خۆ بکە و بە تەواو یعنی وەکو دەرمانێکی باش وەرگری لای دکتۆر بەڵام بەکاری نێنی چا نابی سارێکی چاکتێ بەڵام سرفی لێ نەدێ ئەمە ئێستا شکر و شیارە مەحوی تێدەگا دنیا خراپاتە ئەمە هەر ئەوەی ئێستا بە شێوەیەش کەی دێڵێن ئەجار دەمەوێ ئێمە ئەوەش بزانین بە هەموو خەڵک بزانین کەەوە چواشت لێک جا ناکرێتەوە چواشت لێک جا ناکرێتەوە شەو ڕۆژ ئەگە هەتا دنیا شەو بێ ڕۆژ نەبێتەوە ژیان نابێت یان هەر ڕۆژ بە شەو نەبێت شەو ڕۆژ لێک جا ناکرێتەوە حکم و حکمت کە ئینسان حکم و دەسەڵاتیەوە دەبێت حکمەتی هەبێ ئەگە حکمت نەبوو تیاچی شەو ڕۆژ لێک جا ناکرێتەوە حکم و حکمەتی لێک جا ناکرێتەوە دین و ژینیش لێک جا ناکرێتەوە چونکە ژینی بێدین ئەوە دەیبینی کارە ساعت و مەرگە ساعت و قەیرانە
دین و ژینی لێک جا ناکرێتەوە چوارەمینیشیان مزگەوت و بازار لێک جا ناکرێتەوە بازار پێشترین شوێنە ئەبێ مزگەوت و دینی تیا بێت بۆ ئەوەی خەوا خەڵک لە مامەڵەکانیاندا لەخوا بترسن کەسانێک دەیانەوێت ئەوانە لە یەک جیا بکەنەوە وەکو وێوا مامۆستا فەرمی ماسی لە ئاو جیا بکەیتەوە لەبەرەوە بۆیە وەزعەکە تێک دەچێت و لاسەنگ دەبێت ئیشی ئێمەی زانانی مامۆستایانیش ئەوەیەکەوە ئێمە حقیقەت و ڕاستیەکان بە خەڵک دەڵێن و ئیشی ئێمە ڕاستیەکەش ئەوەیە شریعەتی ئیسلام قورئان و سنە لە چوارچێوەی شریعەتی ئیسلامدا دەڵێن ئەمە حەڵاڵە ئەمە حرامە و بە هەموو کەسیش دەڵێن بە چاک دەڵێن بە ڕەش دەڵێن ڕەش بە سپی دەڵێن سپی ئێمە مەسەرەن ئێمەش دەڵێن نابێ حیزبێکی ئیسلامی بە ناوی دینەوە فێڵ لە خەڵک بکە یان کۆمەڵێک خەڵکمانەیە بە ناوی شێخ و مەلاوە لە بەرجی ئاینیدا ئەویش تۆش نابێ بە ناوی دینەوە لە زیلی لە بەرجی مەلایەتیدا بازرگانی بکەی خۆڵی خەڵک ببڕی فێڵ لە خەڵک بکەی بە تۆش و بەویش بە هەمووان و بە خۆشمان ئەمە ئەمانەتێکە ئەمە دینە لە ڕۆژی قیامەتێ مەسقالە زەڕێمان لێمان دەپرسێتەوە یعنی بەڕاستی خوا دەپرسێ لە خاس و لە عام کەمتر لە خەڵک زیاتر لە مەلای یعنی زیاتر مامۆسان دەپرسێتەوە بۆیە بەڕاستی ئەرچی هەمومان قورسە دەبێ وریابین زانایانیش مامۆستایانی کوردستانیش بە عام سپاس بەخوای گەورە هەرچەندە زۆر مزایقاتیان بۆ دروست دەبێ و دەست بەسرا و کۆمەڵک بەتایبەتی لە پێش ئینتخابات و شتیوادا کۆمەڵەشە دروست دەکەن بەڵام سوپاس بۆخوا زۆری نێ هەرە زۆری مامۆستایانی کوردستان ڕەسەن و ڕاستەقینان و وەلا و بەڕایان پاراستووە و ئاگان لە عەقیدەی خۆیانە و قیامەتی خۆیان بە دنیای خەڵک نادەن چونکە بەڕاستی ئەو خەڵکە هەر ڕازی نابێ گرنگەوەی خوددا ڕازی بێ و کۆمەڵە خەڵکیشی مسلمانیش و ئێمەش بتوانین حەق و ڕاستیەکان بگەێنین ئاچی سەرشانی خۆمان و دڵنیاش بین کە ئەجەل و ڕزقمان بەدەست خۆیە زۆر باش مامۆستا سپاس دەکەم مامۆستا ئەرکی خەڵکیش چییە خەڵکی مسلمان لەم بینەیە ئەرکی خەڵکی مسلمان چیە لە ئایا دەکرێتەوە نوێشکەرێکی بەڵام سبەینێ بەڕاستی لە هەڵبژاردننی شاکارکێکی دنیاوی خۆتە چاک و خراپ ئەلمانی و ئیسلامی ئایندار و بێ ئاین لە یەک جیانەکەیتەوە بەڵێ وەڵای من وەکو لە سەرەتاوە وتم من بەش بە حاڵی خۆم داوای لێبوردنەکەم کە ئێمە وەکو زانایان کەم تەرخەمین بۆیە هەم خەڵک بۆ ئاقارەدا ڕۆشتووە و هەم خەڵکێکیش دێت جەریئانە جورئەتەکات و ئەم وەکوڵێ تا خاوەن ماڵ دزی گرت دەست خاوەن ماڵی گرت و تۆمەتباریش کردو لە قەفەسی محکەمەشی هاوشتو و تۆمەتباری کردو حکمیشێدا بەڕاستی خەڵکیش لەو بارەدا هەم کەم تەرخەمە بەڵام من ئەڵێم وەکو ئەرچی زانایان ئەمەیە یعنی ئەم قسانەیەکە ئەمە دەیکەین من کە دەیکەم ئێستەکانێ وەکو خۆم ئەیکەم وەکو شخصی خۆم بە ناوی هیچ حیزبێکی ئیسلامیان علمانی هیچ کەسێکەوە نایکەم و ئەڵێم ئەگەر بێت و لە کوردستانە حیزبە ئیسلامیەکانیش نەبن مامۆستا سەلاح الدینیش و مامۆستا عەلی باپیریش نەبن و وازیش بێنن واجبی سەرشانی زانە یەک بەیەکی زانانی ئیسلامە کە بێنە پێشەوە ڕێبەرایەتی خەڵک بکەن هەم لە بواری دینداریدا هەم لە بواری سیاست و ئابووریدا و سەرمەشقێکی ڕاست و چاک و پاکی ئەو خەڵکە بن و نەهێڵدرێ دین و ژین و سیاست و حکم و ئەم بابەتان لێک جیا بکرێتوانێ و هەڵەیەکیش ئەبێ بۆ خەڵک ڕاستکەینەوانێ ئەو هەڵە زەقا کە ئەوترێ ئیسلامی سیاسی ئێمە ئیسلامی سیاسیمان نییە یعنی ئەو قسەیەکی زۆر زۆر غەڵەتە لەبەرەوە ئێمە ئەتوانین بڵێن مسلمانی چۆن ئەڵێ مسلمانی نوێشکەر مسلمانی ڕۆژوگەر مسلمانێکە با بڵێن طالب العیلمە ئێمە مسلمان دوو جۆرمان هەیە بە کورت و مختصریەکەی کە بە کورتی عەرزەکەم با مسلمانە نشتێ بگەن زۆر بە کورتی ئەوەیە کە مسلمانی بەخەبەر تێکۆشەر جوڵاو هەستا و کە تێدەکۆشێ بۆ زیندووکردنەوەی ئیسلام و خەڵکو و ئەم بابەتانە مسلمانیشمان هەیە کە قورئان ناویە بە قاعید بە دانیشتوو بە خەوتوو بە بێ ئاگا هەیشمانە وابەستە و دابەستەی خەڵکانی غەیرە مسلمانە بۆ مەسلحەتی خۆی لەم بابەتانە کەواتە من ئەڵێم ئەبێ خەڵک هۆشیار بێ و کڵاو نەکرێتە سەریان و بەهۆی مەسلحەتی دنیاییانەوانێ لە دینیش و لە دنیایشیان نەکەن ئیسلام وەکو چۆن ئەڵێ دوو ڕەگەزی نێر و مێ نێر بەبێ مێ نابێت و مێ بەبێ نێر نابێ یعنی خوای گەورە لە قورئانە فەرمێ چۆن ئادەممان دروست کرد و حەواشمان دروست کرد ئەم دنیاە هەرتویان بەیەکەوە ئاوا دەڕوات ئیسلام و سیاست و حکومڕانی و ئەم بابەتانە ناکرێت لێکیان دابڕیت ئەبێ بەیەکەوە بن مسلمانە بێ هۆشیار بێ بە ناوی ئەوەی کەوا بڵێ وەڵام ئەمە مسلمانە و بۆ خۆت دانیشە لە ماڵەکەی خۆ تا قورئان بخوێنەوە بابەتانە شتیوان نییە لە دینە
ئەگەر ئەمەمان کرد نیوەی دینمان پەک خستووە هەر کەسێکیش لە مسلمانان لە نوێشخۆران لە جەماوەر بەوە ڕازیە ڕێک نیوەی دینەکەت مەحتەل کرێ تۆ گوناحباری و لە خوۆش لە ڕۆژی قیامەتە محاسبەمانەکات و أقول قولي هذا وأستغفر الله لي زۆر سپاس دەکەم مامۆستا گیان سپاس بۆ جەنابیشت مامۆستا بران سپاس بۆ جەنابیشت کە لە سۆرانەوە میوانمان بوویت زۆر سپاس دەکەم بەڵازدان و خۆشەویستان سپاس بۆ یۆشکەتان ساتە بینەری بەرنامەکەمامون تا هەفتەی داهاتوو پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە